بەخێر بێن پێشەکی سەرسەر و سەرچاوم سوپاس بۆم دەرفەتەیەوە. ڕاستی دروستبوونی قەزوان فترێکی زەمەنی کەمە ئێمە کار لێرەکەین مدەی ساڵێکە بێ، بەڵام ئەوەی کە گرنگە پیشاندانی وێنەیەکی تەواو کوردەواری و مۆرکێکی تایبەتی کوردیە. لە ڕۆژگاری ئەمڕۆ خەڵکێک پێم وابێ ژیانی باوباپیرانمان کەمێک کاڵتر بۆتەوە، لەبەرەوە ئێمە بڕیارماندا قەزوان دروستکەین بە شێوازێکی کەلتوری کۆن کە پیشاندانی وێنەی ڕەسەنایەتی باوباپیرانمان بە خەڵکی کوردستان و هەم دەروی کوردستانیش. تەواوی ستافەکەمان کە لێرە ئیشەکەن ئەو کارمەندانە هەمویان کوردن و پۆشینی جلوبەرگی کوردیش بۆ دیسان بۆ ئەوەیە وێنایەکی کوردی پیشانی خەڵک بدەین کە ئێمە پێشتر باوباپیرانمان بەم شێوازە بۆ جلکێکی مۆرکێکی نەتەوایەتی ڕەسەنایەتی کوردن. لێرە خواردنەکان زۆرن کە پێشکەشەکەین و لەگەڵ پێشکەشکردنی خواردنەکانە ئەوەی کە زۆر تایبەتە ئێمە خواردنی هەندێک ناوچەمان لێرە کۆ کردوتەوە لە قەزوان پێشکەشی میوانەکانێکین. بۆ نمونە برنجی کوردی ئاکرێمان هەیە، قەلەخەرمانمان هەیە، پیکۆیە، قەلێی ئاکرێمان هەیە، قاورمەی هەورامانمان هەیە، کفتەی سلێمانی و سابونکەرانمان هەیە، خۆزی دەشتی هەولێر بەکارهێنی. یعنی ئەمە دیسان ئەگەڕێنەوە بۆ خاڵی کە باسمان کرد پیشاندانی هەموو ناوچەکانە و سوپاس بۆ خواتوانیمانە لێرە لە قەزوان هەموو بەشەکانی کوردستان لێرە کۆکەینەوە. سوپاس بۆ خوا خەڵکێک کە دێتە ئێرە قەزوان بۆتە هۆی ئەوەی کە هەمومان شانازی پێوە بکەین، خەڵکێک کە ڕۆژانە دەستخۆشیێکی زۆرمان لێ دەکات بۆ زیندووکردنەوەی ڕەسەنایەتی کوردی باوباپیرانمان. ئەوە شۆکارێکی سەرکەوتن و دڵخۆشی هەموو لایەکمانە لە قەزوان. ئێمە ئەلحەمدولیلا گرنگیەکی زۆر تایبەت بەلایەنی تەندروستی و پاکوخاوێنێ دەین. بەردەوام هەوڵمانداوە کە باشترین خزمەتگوزاری پێشکەشی خەڵک بکەین و باشترین خواردن بدەین بە مشتەریەکانمان. دیزاینێکی کولتوری جوانە، مەتاعمێکی خۆشە، یەکەم جاریشە بێم قەزوان، خواردنەکانیشیان زۆر بەلەزەتە، زۆر بەتامە و کوردیانیشە، دەستوورەکەی کوردیانە و بەڕاستی ئەم لە ناحیەی خزمەتکردنیش گەنجەکانیان زۆر بەڕێز و محتەرەمن، ئیحترامی خەڵک دەگرن، خواردنەکانیان بەتامە، یعنی بە بەردەوامی خزمەتگوزاری هەیە لێرە. گەنجەکانیشیان بە کوردی قسەی دەکەن و احترام و یعنی پێشوازی جەر بە کوردی بووە و زۆرشمان پێخۆشە بکردنەوەی و جۆرە چێشخانانە لە هەولێر. خواردنەکان هەمووی کوردەواری، قەرەخەرمان بوو، برنج بە سرکە بوو، برنجی کوردی بوو، هەموو شتەکانیان کوردەواری بوو، هەتە دەستور و قاپ و شتەکانیشان کوردەواری بوو. دڵمان بەو پێشوازی و بەو گەنجە کوردەوە جلوبەرگە کوردەواریانە زۆر پێخۆشە، خواردنەکانیشان کوردەواریە و کردنەوە چێشخانانە ینی گروتینێک بە خەڵک دەبەخشێتنی کە كورد هاب وهي. هو أول ما واحد يدخل المطعم يشوف يعني فعلا تنفتح نفسه في هذا الجو، جو تراثي فولكلوري. إحدى الميزات نباتات طبيعية ما صناعية، إنارة جيدة، يعني كله المكان مريح جدا. وهي الجلسات اللي الجلوس في الأرض بعد تعطي أجمل، أنه جميع العاملين في لباس كردي. طبعا هذا شيء يعني يحسب لهذا المطعم. كثير من المطاعم الكردية تشوفها كثير من المطاعم الكردية تشوفها يعني لباس عادي، ما في مانع، بس لما يكون اللباس الكردي تشعر أنه أنت في أجواء أخرى.